لا دووەمین یاریەکانی جامی کۆماری عێراق لە کۆمەڵەی کوردستان هەڵبژاردەی هەولێر میوانداری هەڵبژاردەی سلێمانی کرد. لانیوە یەکەم کەمترین دەرفەتی گۆڵ بۆ هەردوو تیم ڕەخسا، هەر بۆیە بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. لانیوەی دوم لە یەکەم دەرفەتی ڕاستەقینە لە خولەکی 63 ناوبژوان لێدانێکی سزای بۆ هەڵبژاردەی سلێمانی ئەژمار کرد. دیارە عەلی ناسراو بە حەمکە با سەرکەوتووی جێبەجێ کرد و سلێمانی پێشخست. هەڵبژاردەی هەولێر فشارەکانی بۆ سەر گۆڵی تیپی میوان دەست پێ کرد تا ئەنجامەکە یەکسان بکاتەوە. لە خولەکی 85 ئیبراهیم غازی گۆڵ یەکەم و یەکسانی بۆ هەڵبژاردەی هەولێر تۆمار کرد، یاریەکەش بەم یەکسانیە بۆ کۆتا هات. هەڵە سەرەتا سوپاس بخوا ئێمە سەرەتا بۆ سێخال یاریەکە هاتوینەوە یاریگا لەبەرەوەی لەناو یاریگای خۆمانە و لە پێشاندەرانی خۆمان و دەماوی سێخال یاریەکە بەدەست بێنین، بەڵام الحەمدوللا خاڵێکش خراپ نییە. ئینشاڵڵا لە یاری داهاتوو بەرامبەر یانەی کەرکووک سێخال یاریەکە بەدەست بێن و بگەینە قۆناغی داهاتوو. بەنسبەت یاری ئەمڕۆ توانم بڵێم ڕاستە ئاسی 100% پێشکەش نەکراوە، بەڵام خۆشتان ڕەنگە بزانن کەشوهاوەکە زۆر گەرم بوو بۆ هەردوو لەگەڵ ئەوەی کە پرسیارەکەت ئەگەر قسە لەسەر یاریزانانە بکەم کە نەهاتوون بەدەم هەڵبژارەکەەوە بەشدار نەبوون، خۆتێکی زیاتریان ئەیابەتی پەکە. من ئەڵێم یاریکردن ڕوحیەتە. هەندێک یاریزان هەبوو کە پێمان وتن ڕەنگە بەهات نادە پێشەوە ئەو ڕوحیەتی ئەم کۆمەڵە یاریزانیان نەبوایە، چونکە ئەگەر بە زەخت و بە تەکلیف و بەوانە بێ ڕەنگە ئەدای خۆیان پێشکەش نەکەن. وەڵام من سوپاسی ئەم کۆمەڵە یاریزانە ئەەکەم کە هاتن بەدەم داواکەمانەوە و لە ماوەیەکی زۆر کورتە توانیمان ئەم هەڵبژاردەیە دروستکەین. لە ئەدای یاریزانەکان لەسەر جەمیان ڕازیم، من سوپاسیانەکەم. هیوادارم بتوانین لە یاری داهاتووە سەرکەوتن تۆمار بکەین بۆ مەرجێک کە لە قازانجی ئێمە کۆتایی بێت یاری هەڵبژاردەی هەولێر و هەڵبژاردەی کەرکووک وەسەرکەین بۆ قۆناغی داهاتوو ئینشاڵڵا. بەم شێوەیە بەهۆی ئەوەی هەردوو تیم بە گۆڵەوە یەکسان بوون، یەکە و دوو خاڵیان بەدەستێنا، هەڵبژاردەی هەولێر بووە خاوەنی 5 خاڵ و یاری داهاتوو میوانداری کەرکووک دەکات. هەڵبژاردەی سلێمانیش بووە خاوەنی 4 خاڵ و یاری داهاتوو میوانداری کەرکووک دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.